بۆ بەڕێوەبردنی دیموکراسی پێویست بە یاساگەل و ڕێساگەلە. لە سوید یاساکان کۆکراونەتەوە لە کتێبێک کە پێی دەگوترێت یاسای دەوڵەتی سوید. لە ئەوەدا 4 یاسای تایبەتی هەیە کە لە هەمویان گرنگترن لە هەموو یاساکانی دیکە. یاساکانی بنچینەی سوید. لە یاساکانی بنچینەیی چی نووسراوە و لەبەرچی ئەوەندە گرنگن ئێستا ئێمە باسی دەکەین. هەر یاسایەکی بنچینەیی بە نۆرە تەماشا دەکەین و دەست پێ دەکەین بە چاکسازی حکوومەت. وشەیەکی تا ڕادێگەڵۆزە، بەڵام لە ئەو یاسایەدا نووسراوە کە سوید دەبێت وڵاتێکی دیموکراسی بێت و چۆن دەبێت بەڕێوە بچێت. یەکەم شت کە لە یاسا نووسراوە ئەوەیە هەموو دەسەڵاتێکی گشتی لە سوید لەلایەن خەڵکەوەیە. ئەوە بەمانەی ئەوەیە کە هەموو ئەوانەی مافی دەنگدانیان هەیە بۆیان هەیە بەشداری بکەن و بڕیار بدەن چ کەسانێک بۆیان هەیە وڵاتەکە ئیدارە بکەن. ئەوە لە هەڵبژاردننی ئازاد هەر 4مین ساڵ دەبێت. لە چاکسازی حکوومەتدا ئاماژەکراوە دەربارەی ئازادی و مافەکانی بنچینی ئێمە. ئێمە ئازادی چاوپێکەوتنمان هەیە. تۆ بۆت هەیە چاوپێکەوتن دەربارەی هەر شتێک کە خۆت پێت خۆشە هەبێت. ئێمە ئازادی خۆپیشاندانمان هەیە. تۆ بۆت هەیە بەشداری بکەیت لە خۆپیشاندان بەبێ ئەوەی لە مەترسی سزادان بکەویت. لەبەر ئەوە هەروەها نووسراوە کە ئێمە ئازادی کۆمەڵەمان هەیە. تۆ بۆت هەیە لە هەر کۆمەڵەیەک بیت کە خۆت پێت خۆش بێت. هەروەها ئازادی دینمان هەیە. ئەوە بەمانەی ئەوەیە کە ئازادیت باوەڕت بە هەر خوایەک هەبێت کە خۆت پێت خۆشە، یان کە باوەڕت بە خوایەک نەبێت. ئەوە کەمێکە لەوەی کە نووسراوە لە چاکسازی حکوومەت. ئەو یاسا بناخەیەکەی دیکە ناوی یاسای بناخەیی ئازادی ڕادەربڕینە. لە ئەو یاسا نووسراوە کە ئەتۆ بە ئازادی بۆت هەیە ڕای خۆت دەربڕیت، هەم لە تەلەڤیزیۆن، ئینتەرنێت، لە رادیۆ و فیلم و باسی هەر شتێک بکەیت کە دەتەوێت. بەڵام لەوێ هەروەها نووسراوە دەربارەی ئەوەی کە بۆت نییە بیکەیت. تۆ بۆت نییە ناو دەنگی سەختە بڵاو بکەیتەوە یا سوکاتی بە کەسێکی دیکە بکەیت. ڕاوەدونانی گروپەکانی دیکە هەروەها قەدەغەیە. ڕاوەدونانی گروپی گەلی بەمانەی ئەوەیە کە بۆت نییە بەشێک خەڵکی جیاواز بە یەکەوە بچەسپێنیت و بڵێیت هەموو ئەوانەی کە لە وڵاتێکی تایبەتی هاتوون یان دینێکی تایبەتیان هەیە تاوانکارن یان خراپن. واتە ئەوە بەپێی یاسا جێی سزایە و ئەوە ئێمە دەگەیەنێتە یاسای بناخەی دیکە. ئازادەی چاپەمەنیەکان دووبارە وشەی چاڵۆس. لە ئەو یاسا نووسراوە کە دەوڵەت قەت بۆی نییە لە پێشدا پێداچوونەوە یان بڕیار بدات لەسەر ئەوەی کا چاپ دەکرێت. ئەوە سانسۆرە. ئەو سانسۆرە نایاساییە لە سوید. دەوڵەت قەت بۆی نییە لە پێشدا پێداچوونەوەی هیچ شتێک بکە. لە هەمان یاسا هەروەها نووسراوە کە تۆ مافی بینینی بەڵگەنامەی گشتیت هەیە. بەڵگەنامەی گشتی ئەو شتانن کە سیاسەتمەداران و دەستگاکان نووسیویانە. ئەوە لەبەر ئەوەیە کە ئێمە چاومان لەو شتانە بێت کە دەسەڵاتدارەکان دەیکەن. ئەگەر ویستە تەماشای بەڵگەنامەیەکی گشتی بکەیت پێویست ناکە ناونیشانی خۆ باسکەی وا لەبەر چی ئەتێ بیبینی. ئەگەرەتەوێت بۆت هەیە بەڵگەنامەکە بڵاو بکەیتەوە. دەوڵەت بۆی نییە چاودێری ئێمە بکات، بەڵام دەتوانین بڵین کە ئێمە بۆمان هەیە چاودێری دەوڵەت بکەین. ئەو دوو یاسا بناخەیانە یاسای ئازادی و ڕادەربڕین و یاسای ئازادی چاپەمەنی گرنگن بۆ کارکردنی دیموکراسی ئێمە. لە دیکتاتۆری زۆربەی کات ئازادی ڕادەربڕین و ئازادی چاپەمەنی ئەوانن کە لە پێشدا بزر دەبن. ئەتوانین بڵین دیکتاتۆری پێچەوانەی دیموکراسیە. ئەو کاتە وڵاتەکە لە دەستی یەک یان چەند کەسێکە زۆربەی کات سەربازکە لەلایەن خەڵکەوە نەبژێردراون و ناکرێت بە دەنگدان لایەن ببیت لەسەر دەسەڵات. لە دیکتاتۆری بۆت نییە هەر بۆچوونێک یا بیرێکە هەبێت کە خۆ دەتەوێت. ئێستا تەماشای ئاخرین یاسای بناخەی دەکەین. یاسای میراتگری. با باسی ئەم یاسایە بکەین. ئەوە دەربارەی ئەوەیە کە چ کەسێک بۆی هەیە ببێت بەشە یان شاژن لە سوید.
لە سوید گەورەترین منداڵی شا بە میرات شوێنی شا یان شاژن وەردەگرێت. لە کاتێک شای ئێستای ئێمە کارل 16هەمین گوستاف دەمرێت یان واز لە ئەرکەکە دێنێت گەورەترین منداڵی ئەو کچە شازادەی تاج ڤیکتۆریا جێگای ئەو دەگرێت. بەڵام پاشایە شاژنی سوید هیچ دەسەڵاتێکی سیاسیان نییە. ئەوان زیاتر وەک سیمبولێکن بۆ وڵاتەکە. ئەوان لە جیهان سەفەر دەکەن و نوێنەرایەتی سوید دەکەن. ئەوە توانیمان تەماشای چوار یاسای بناغەیی سوید بکەین. ئەوە کورتە دەربڕینێکە. چاکسازی حکوومەت یاسای ئازادی. دەربارەی چۆنیەتی ئیدارەکردنی سوید. یاسای ڕادەربڕین. ئێمە بۆمان هەیە لە میدیا هەر شتێک دەمانەوێت بیڵین بەبێ ئەوەی دەوڵەت لە پێشدا پێداچوونەوەی ئەوە بکات. یاسای ئازادی چاپەمەنی. ئێمە بۆمان هەیە هەر شتێک دەمانەوێت لە ڕۆژنامەکان و کتێبەکان بنووسین تاکو ئەو مەرحەلەی کە سوکایەتی بە کەسێک نەکەین. ئەوە هەر هەمان شتە بۆ یاسای ئازادی ڕادەربڕین. یاسای میراثگیری. دەربارەی ئەوە کە چێ دەتوانێت ببێت بە شا یان شازادە. ئەم چوار یاسا بناخەیانە گۆڕانکاریان زۆر سەختە. گۆڕانی یاسایەکی بناخەی پێویستی بە ئەوە هەیە کە پەرلەمانی سوید دەنگ بدەن بۆ گۆڕینی یاساکە، نەک تەنیا یەکجار بەڵکو دووجار. ئەوە هەروەها پێویستە کە هەڵبژاردنێکی گشتی بکرێت لە بینی ئەو دووجارانە. ئەوە بۆ ئەوەیە کە کاتیان هەبێت بۆ بیرلێکردنەوەی سەرئەنجامی ئەوە. هۆکەی ئەوەیە کە کەمکردنەوەی ئازادی و مافەکانی ئێمە ئەبێ زۆر سەخت بێ. یاسا بناغەیەکان دیموکراسی دەپارێزن.